هاو نیشتمانانی بەرز میوانانی خۆشەویست خەڵکی بە شەرەف و شۆڕژگێری مەهاباد هاوڕێیانی خەباتگێر ڕێگام بدەن بە ناوی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بە خێرهاتنێکی گەرمتان لێ بکەم بە بەختیاری و دڵخۆشی خۆم و هاوڕێیانم لە پێک هاتنی ئەم کۆبوونەوە مەزن و مێژوویە دەرببڕم. سپاسی هەموو خوشک و برایانی خۆشەویست و میوانانی بەڕێز دەکەم کە زەحمەتیان کێشاوە و لە شارەکانی دوور و نزیکی کوردستان و ئێرانەوە بۆ بەشداریکردن لەم میتینگەرە لێرە ئامادە بوون. هەروەها سپاسی دانیشتوانی مەهابادی قارەمان دەکەم کە هەم بە بەشداریان لەم کۆبوونەوەدا و هەم بە میوانداریان ئیمکانی تەشکیلی ئەم میتینگەیان پێگەهێناوە. سڵاو لە یادی شەهیدانی ڕێگای ئازادی ئێران و گەلی کورد کە بە خۆمی گەشی خۆیان ئەم ڕۆژە پیرۆزەیان بۆ ئێمە ئامادە کرد. سڵاو لە گیانی پاکی هەموو ڕۆڵە بە شەرەفەکانی گەل کە لە ساڵانی ڕەشی ئیستیبدادی پاشایەتیدا نیشانەی بەرزی فیداکاری و ئینسانیەت، نیشانەی زیندووبوونی گەل و سەمبۆلی درێژە پێدانی خەبات و پێکۆشانی نیشتمانەکەمان بوون. سڵاو لە برایانی فارس، ئازەربایجانی، بەلوچ، عەرەب، تورکمان، ئاسۆری، ئەرمەنی، کەلیمی، هاو خەباتانی ئێمە لە شۆڕشی ئێراندا. هاو نیشتمانان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، حزبی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان پاش 32 ساڵ خەباتی نهێنی ئەمڕۆ تێکۆشانی ئاشکرای خۆی دەست پێ دەکات. لە ماوەی ساڵانی فەعالیەتی نهێنیدا ئەندامانی حزبی ئێمە چ فداکاریەک کە نەیان کردووە، چ زەحمەتێک کە نەیان کێشاوە، چ تەنگ و چەڵەمەیەک کە تووشی نەبوو. حزبی دموکراتی کوردستان شەهیدی زۆر داوە، زیندانی زۆر بووە، ئەندامان و نایەنگرانی بەدبەختی و چۆرەوەریان زۆر دیوە، بەڵام حزبی ئێمە بە پشتیوانی خەڵک ڕێگای خەباتی بەرنەداوە و ئێستاش سەربەرز و دڵنیا لە هێزی خۆی و هێزی بێپایانی گەڵ بەرامبەر بە کۆمەڵانی خەڵک ڕاوەستاوە پەیمان تازە دەکاتەوە کە لە دوا ڕۆژیشدا بۆ دابینکردنی مافی نەتەوایەتی گەلی کورد و بۆ پتەوکردنی ڕێژیمێکی دموکراتی لە ئێراندا لە هیچ تێکۆشانێکی لە هیچ تێکۆشان و جانبازیەک نەکشێتەوە. گەلی کورد بە حەق هەر چاوەڕوانی ئەوەیە لە حزبی دموکراتی کوردستان کە حزبی پێشەوا قازی و شەهیدانی چوارچرا، حزبی شەهیدانی فەیزوڵڵا بەگی، حزبی شەهیدانی فەیزوڵڵا بەگی، مەلا ئاوارە، برایانی موئینی، شەریفزادە، محمودی زەنگەنە، نهۆ، وردی، حزبی عەزیزی یۆسفی و سەدان شەهیدی کرماشان و سنە و سەقز و سەدان زیندانی قارەمانی هەموو ناوچەکانی کوردستانە. حزبی دموکراتی کوردستان پێگهێنەری کۆمەری مەهاباد یەکەم حکوومەتی گەلی کورد لە تاریخی نوێی کوردستاندایە. یادی ئەو کۆمارە سەرکەوتنەکان و دەستکەوتنەکانی ئێستاش لە بیر و ڕای کۆمەڵانی خەڵکدا هەرزیندووە. حزبی دموکراتی کوردستان حزبی ڕاپەرینی چەکداری ساڵەکانی 1346 و 47 کە بە سەرکردەیی کۆمیتەی شۆڕژگێری حزبی حزب هەتا دوا هەناسە و تا شەهید بوون لە ئامانجەکانی حزب و لەگەڵ دیفاعیان کرد. حزبی ئێمە لە ماوەی 25 ساڵ دیکتاتۆری ڕەشی هەمەڕەزاشادا لە دیفاع لە مافی گەلی کورد لە قازانجەکانی ئابووری و کۆمەڵایەتی زەحمەتکێشانی کوردستان دریغی نەکردووە و ئەندامان و لایەنگرانی هەمیشە لە ریزەکانی پێشەوەی خەباتدا بوو. هەموو پێکەوە دەبێت تێبکۆشین. جارێکی دیکە ڕێژیمی شاو هەر چەشنە ئیستیبدارێکی دیکە زیندوو نەبێتەوە. پاراستنی ئازادیە دموکراتیەکان و دابینکردنی ڕێژیمێکی دموکراتی ڕاستەقینە لە سەرانسەری ئێراندا
زامنی ئەسلی بەرەو پێشچوونی شۆڕش و دەستهێنانی مافی ڕەوای نەتەوایەتی گەلەکەمانە. بێ رێژیمێکی دموکراتی ڕاستەقینە مافی گەلی کورد بە تەواوی دابین ناکرێ و بێ دابینکردنی مافی نەتەوایەتی گەلی کورد رێژیمێکی دموکراتی تاسەر پێک نایە. گەلی کورد وەک هەموو گەلانی دیکە ئێران حەقی هەیە بەرەسمی پێ بگوترێ کە ستەمی نەتەوایەتی میراتی شومی رژیمی کۆنەپەرستی شا لە نێو دەچێ و شوێنەواری نامێنێت. دەبێ نوێنەرانی گەلی کورد لە مەجلیسی موئەسسان و لە دانانی قانونی ئەساسی تازەی ئێراندا بەشدار بن تا بتوانن مافی ڕەوای گەلانی ئێران و گەلی کورد لەم قانونەدا بگونجێنن. تاوانبارکردنی گەلی کورد بە جیاوازی خوازی تەجزیە تەلەبی گۆرانیەکی کۆنە. هەر وەخت گەلی کورد داوای مافی خوراوی خۆی کردووە ئەم تاوانەیان پێبەستووە. ئێمە لە کاتێکدا کە ئەم تاوانە بە تەوتعەی دژمنانی شۆڕش دەزانین و بە تەواوی ڕەدی دەکەینەوە، ڕادەگەیەنین کە لە سەرانسەری کوردستانی ئێران ئیفاتەی دەکەمەوە لە سەرانسەری کوردستانی ئێران هیچ هێزێکی سیاسی جیاوازی خاز و تەجزیە تەلەب نییە. ئەگەری کورد بە تێگرایی داوای مافی نەتەوایەتی خۆی لە چوارچێوەی ئێراندا دەکات. ئەگەر دژمنانی شۆڕشی ئێران و گەلی کورد پێیان وایە ئەگەر دژمنانی شۆڕشی ئێران و گەلی کورد پێیان وایە کە بە چاککردنی تاوانی جیاوازی خوازی تەجزیە تەلەبی دەتوانن گەلی کورد ناچار بکەن حاڵەتی دیفاعی بەخۆیەوە بگرێ و داوای مافی ڕەوای خۆی نەکا زۆر بەهەڵە چوو. ئێمە مافی دانانی چارەنووسی خۆمان حەقی تاعینی سەرنوشتی خۆمان دەوێت و بۆ ئەم مافە بە هەموو هێزمانەوە تێی دەکۆشین. هاو نیشتمانان، ئێستا کە لە ئێراندا هەلومەرجێکی شۆڕژگێری پێک هاتووە پێمان خۆشە ڕابگەینین کە دەوڵەتی شۆڕژگێری مەرکەزی نابێ هەوڵ بدا ژاندەرمەری و شارەبانی بە شێوەی پێشوو لە کوردستان و لە سەرانسەری ئێران زیندوو بکاتەوە. ئیدارە و هەڵسوڕاندنی کاروباری ناوخۆی کوردستان دەبێ بەدەست خەڵکی کوردستانەوە بێ و هێزی ئیجرایی ناوەوە دەبێ پەیرەوی لە شۆڕاکانی ئینقلابی بکە کە لە شار و دێ پێک هاتوون. لەسەر ئەرتش نەزەرمان ئەوەیە کە ئەرتشی کۆنەپەرستی شاهنشاهی دەبێ هەڵوەشێ و لە جێگای ئەو ئەرتشی گەلی کە برای خەڵک بێ و تەنیا ئەرکی دیفاع لە سنوورەکانی وڵات بێ دابمەزرێ. لە دواڕۆژدا نابێ ڕێگا بدرێ ئەرتش دەسترێژی بەسەر خەڵک بکە و ببێ بە گۆپاڵی دەستی دەوڵەت بۆ سەرکوتکردنی جوڵانەوەی خەڵک. کوردستانی ئێران دەبێت لە حاڵەتی ناوچەیەکی میلیتاریزە نظامی کراوە بێتە دەر و ئەو پادگانانە کە بۆ دیفاع پێویستن دەبێ نزیک سنوور بن نەک لە نێو شارەکانی کوردستاندا. خوشک و برایانی بەڕێز، شۆڕشی ئێران هەتا ئێستا هەنگاوێکی گەورەی هەڵێناوە بەڵام ڕێگایەکی دووریشی لەبەرە. بۆ ئەوەی سەرکەوتنی تازەوە دەست بێنین یەکەتی و خۆرێک خستنمان پێویستە. نابێ ڕێگا بدەین دژمن لە نێوماندا رەخنە بکە و دووبەرەکی و ناکۆکی پێک بێنێ. نابێ ڕێگا بدەین هیچ چین و توێژێکی نیشتیمانی دیکە سیژی عەشیرەتێکی دیکە هان بدرێ. نابێ ڕێگا بدەین دەستە و حیزبێکی سیاسی پێشکەوتووی هێزی خۆی بۆ کوتانی دەستە و حیزبێکی سیاسی پێشکەوتووی دیکە سەرخان بکە. با فێری دموکراسی بین و تەمرینی دموکراسی بکەین. کوردستان هەروەک هەموو ئێران پاوانی هیچ حیزبێک و دەستەیەکی سیاسی تایبەتی نییە. با هەمومان بیر و ڕاو بەرنامەی خۆمان بخەینە بەرچاوی خەڵک و خەڵک ئازادانە ڕێ و شوێنی خۆی هەڵبژێرێ. هەر چەش لە تێرۆری فکری دەبێت لە نێو بچێت و هیچ کەس لەبەر بیر و باوەری خۆی نابێ بخرێتە ژێر فشار. لەسەر دۆستان و لایەنگران و ئەندامانی حزبی دموکراتی کوردستانە کە بیر و ڕاو و بەرنامە و داخوازەکانی حزبی ئێمە لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بە شێوەیەکی دموکراتی بڵاو بکەنەوە و پشتیوانی ئەوان بۆ لای حزب ڕابکێشن.
لەسەر ئەندامان و کادرەکانی حیزبی ئێمەیە کە بە هەموو هێزیانەوە بۆ بوژاندنەوە و دامەزراندنەوەی ڕێکخراوەکانی حیزبی تێبکۆشن و هەرگیز نابێت لە بیریان بچێ کە ڕێکخراو کە تەشکیلات چەکی هەرا گرنگی ئێمەیە ئەو چەکەمان پێبێ هەموو قەڵاتێکمان پێدەگیرێت. هاو نیشتمانان، خاوڕێیان، میوانانی خۆشەویست، جارێکی دیکە بەخێرهاتن و پیرەوەباییتان لێ دەکەم. هیوام ئەوەیە کە گەلی کورد بە تێکۆشانی هەموو ڕۆڵە بە شەرەفەکانیەوە هەر بیر و باوەڕێکیان هەبێ و بەشانی گەلانی دیکەی ئێران لەم خەباتە مێژوویەدا سەرکەوێ با بەرهەمی خەباتی شلگێر و یەکگرتووی ئێمە جمهوریەکی دموکراتی ڕاستەقینە بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستانی ئێران بێ. بژی شۆرشی سەرانسەری گەلانی ئێران سەرکەوێ خەباتی یەکگرتووی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ڕێگای دموکراسی و سەربەخۆییدا. سەرکەوێ خەباتی گەلی کورد لە ڕێگای خودموختاری کوردستانی ئێراندا. سڵاو لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران، حیزبی خۆشەویستی گەلی کورد.